بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە پارێزگای هەڵەبجە بە ڕێپێوانێکی خۆماڵی یادی 33 ساڵەی تاوانی کیمیابارانکردنی هەڵەبجە کرایەوە بەڵام هیچ بەرپرسێکی باڵای حکوومەت بەشداری لە یادەکەدا نەکرد. هاوکات لە سەراستی پەرلەمانی کوردستانیش کۆبوونەوەیکی بێبەرهەم لەبارەی تاوانی کیمیابارانکردنی هەڵەبجە بەڕێوەچوو، بەڵام لە سەراستی پەرلەمانی عێراق کەمێک پێشەستا پەرلەمانی عێراق بڕیاریدا بە کۆیدە حکوومەتی عێراقی پابند کات بۆی ڕێکارەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە لە عێراق تەواو بکرێت. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین حکوومەت چی بۆ هەڵەبجە کردووە، بۆچی لەم ساڵدا لە کۆی 254 پرۆژەی تەواو نەکراو لە پارێزگای هەڵەبجە کە پێویستی بە 130 میلیارە حکوومەت تەنها 30 میلیاری تەرخان کردووە. وەو کاری سێکە تاکو ئێستا تاوانەکە لەسەر ئاسی نێودوڵەتی بە جینۆساید دەناسێنراوە یاخود ئەوانەی کە دەستیان هەبووە لە تاوانەکەش سزانەدراوە. 33مین ساڵیادی تاوانی کیمیابارانی هەڵەبجە بە ڕێپێوان لە پەیکەری عومەری خاوەر بۆ مەزاری شەیدان دەستی پێکرد و تاجگوڵینا لەسەر مەزاری شەیدان دانرا. هەڵەبجە مەرزی سازانی پێویستە، پردی تووەقوتی پێویستە، چەنەها هەلیکاری پێویستە لە ناو هەڵەبجە بکرێت. هیچ هەلیکارێکی تیانێ، هیچ ئاوەدانیشتێکی تیانێت تا ئێستا. هەڵەبجە دەبێت بە یاسا کێشەکانی چارەسەر بکرێت. ئێمە گەشتبینین بەم ساڵیادی ئەم ساڵ لەبەرەوەی پەرلەمان ئەمڕۆ دانیشتنێگەکەوە هەموو کێشەکانی ئێمە لە پەرلەمانەوە دەبێت سەرچاوی چارەسەر بن و ئەو خێر و سەدەقەی کە بە هەڵەبجە ئەکرێ کاتیە و هەنگاوەڵگرتن بۆ ئیشەکان دەبێت بە یاسا بکرێت. حکوومەت ببێتە بەرپرسی ئەو کەیسانەی کە لە هەڵەبجە هەیە. هەڵەبجە لە ئاستە و قوربانی گەورەی بەخشیوێتی ئاوڕی لێ نەدراوەتەوە. هەڵەبجەیەکان دەڵێن پێویستە کێشە و گرفتەکانی هەڵەبجە لە ڕووی یاساییەوە چارەسەر بکرێن و دەسەڵات بە کردار وەڵامی داواکاریەکانی خەڵکی هەڵەبجە بداتەوە کە 33 ساڵە دووبارەی دەکەنەوە. فەقیرە، هەمووی محتاجە، هەمووی خاوەنی نەخۆشە، هەمووی کرێچیە. داواکارم ئەوەیە بچێتەوە بە خۆیان ماگانە موچەیەم خەڵکە بە گیان هەڵەبجە کراوە بە محافەزە، بەڵام هەر ناوەکەی محافەزەیە یقیچکە وەکو کراوە بە محافەزە با پرۆژەی گەوری بۆ بکرێ چەندها گەنجمانەی هەمووی بەتاڵ و حەتاڵە پرۆژەکە بکرێتەوە گەوری بێ گەنجەکانمان تیا بەشدار بێ وەکو خۆمان کەسوکارەکەمان شی دەبا مناڵەکانی چەندها کەسی ئەم شارە سودمە نییە لە حکوومەت باقیچەکە هەموو خەریجە تاعین بکرێت و شتی بۆ کراوە هەڵەبجە ناڵێ نەکراوە شتەکە داواکەن شتی باشتری بۆ بکرێ با محافەزەبوونی پێوە دیار بێنەوە هەر ڕەمزێک بێت بەبێ ئەوەی کەوا ئاوری لە شاری هەڵەبجە نەداوەتەوە. ئەم دەسەڵاتدارانەی ئێستا کە حکمڕانیم کوردستانەکەن کوردستانەکەن یادی هەڵەبجەیان لە یاد کردووە، یادی هەڵەبجەیان لە یاد کردووە. نابێ هەڵەبجە لە یاد کرێ. هەڵەبجە شاری شەیدانە، شاری گەورەی کوردستانە، هەمومان خزمەتکاری ئەم شارەین. ساڵانە لە یادی تاوانی کیمیاباراندایان چالاکی جۆراوجۆر بەڕێوە دەچن. ئەم ساڵ جیاواز لە ساڵانی پێشووتر کەمتر بەرپرسانی حکوومەت و دەسەڵاتی کوردی بەشداری یادەکەیان کرد. هەڵەبجەیەکانیش دەڵێن تەنیا بەناو شارەکەیان کراوە بە پارێزگا و لە دوای 33 ساڵ هێشتا بریندارانی چەکی کیمیاوی بەدەست ئازارەوە دەناڵێن و داواکاریەکانیان تا ئێستا وەک خۆی ماوەتەوە و وەڵام نەدراوەتەوە. هەڵەبجە ئەو شارەیە کوردی بە جیان ناساند کەچی ئێستا لە سەرجەم سێکتەرەکانەوە فەرامۆش کراوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میواندارێک لە بەڕێزان عومەر عینایەت ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان لە سودوی سەرکێر وە لە هەڵەبجەوە تۆفیق مستەفا پاڵێوراو بۆ سکرتێری ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەمان کردووە. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک عومەرێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەرەتا باس لەوە بکەین کە دوای 33 ساڵ بەرلەوەی کردن سەر مەسەلەی خزمەتگوزاری دیکۆمنتێکی باش هەیە لەبارەی تاوانەکانی لەبارەی سەرژمێری بڵێن ئەوانەی شەید بوون، ئەوانەی بێسەر و شوێن بوون، ئەوانەی کە بەرکەوت و چەکی کیمیاوی. بەڵێ سوپاس بۆ جەناب و سوپاس بۆ بینەرەکانتان لێرەوە سەر و ڕێز بۆ شەیدەکان، بۆ کەسوکاری شەیدەکان، بۆ بریندارەکان، بۆ سەرجەم خەڵکی هەڵەبجە دانوێنم. هەڵەبجە سونبولی قوربانیدانی خەڵکی کوردستانە. پێویست بوو حکوومەتی هەرێمی کوردستان بە پلان کاری لەسەر ئەم شارە بکردایە، بەڵام زۆر بەداخەوە ئەیلێم ئێمە هەر لە سەرتاوە
کە لە ساڵی 1990 تیممان دروست کرد بۆ ئەوەی هەڵەبجە بێتە پارێزگا هەر لە سەرتاوە سەردانی بەرپرسی حیزبەکانمان کرد هەر لە سەرتاوە هەندێک لە حیزبە سەرەکیەکانی هەرێمی کوردستان هەر لە سەرتاوە معارض بوون لەسەر برشکرێ بە پارێزگا تەنانەت من لە ڕوبەڕەبوونێکە لەگەڵ هیچێک لە سەرانی ئەم حیزبانە لە مەقڕی حیزبەکەی خۆی ڕوبەڕوونێکم بوو بە منی وت ئێمە هەموو شتێکین بۆ هەڵەبجە بەس ناکەینە پارێزگا کەواتە هەر لە سەرتاوە نیەتێک هەبووە کە هەڵەبجە نەبێتە ئەو بەرپرسێکی باڵا پێویستی بەرپرسێکی باڵا بە ڕوبەڕوو لە خەڵکی کەش دانیشت بوو بە ئێمە وتمان هەرچی ئەڵێن بۆتانەکەین بەس باسی پارێزگا بوون مەکرد ماوە بەرپرسێسە ئیتر وازی لێ بێنە ماوەیان مردووە لێگەڕێ ماوسمە لەم سنوورێ وازی لێ بێنە ئوستاز ئێتاما خۆی ئەبێ پەیامەکە تێبگەی ئەڵێم بەرپرسێکی باڵا لە هەرێمی کوردستان ڕوبەڕوو بنەوە لە مەقڕەکەی خۆی زۆر زۆرە لە مەقڕەکەی خۆی بە حضوری کۆمەڵێ وجوزەهای خەڵکی هەڵەبجە و من قسەکەر بووم یەکێ لە قسەکارەکان کە لەگەڵیا بووم هەر لە سەرەتاوە نیەتە هەبوو کە ئەم هەڵەبجەیە نەبێتە پارێزگا دواتر کە هات و بڵێن هەندێکیان ڕەزامەندیاندا و ئێمە هەر ئیسرارمان کرد و قسەمان کرد و وتمان من ئێمە بە هیچ جۆرە قبول ناکەین هیچ شتێکمان نایە بەس بیکەنە پارێزگا بۆ ئەوەی سربەخۆیی ئیداری و سربەخۆیی مالی خۆی هەبێت ئێمە نیەتمان ئەوە بوو کە داوامان کردی بکەین پارێزگا و ئیتر هەندێک قسەیان کەوتیان شوێنی کە هەیە لێرە گەورتە وت ئێمە منش باسی ئەوم گوتم کاکە هیچ شوێنێک وەک هەڵەبجە حاڵەتی ئیسیسنایی نییە هەڵەبجە بە خوێنی خۆی بە هەناسەی خنکاوی خەڵکەکەی ئەکرێ تەقدیر بکرێ ڕێزی لێ بگیرێ ئیمتیازێکی پێ بدرێ وەک شارەکانی کە جیابێ لەبەرەوەی لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەم شارە ناسراوە بەڵام ئەوەندە باسکردنی هەڵەبجە و ڕوودانەوەی بەڕووی بەرسانە ئیتر من بۆ خۆم لەو بابەتە بێزار بووم وام لێ هات کە بڵێم بۆ خۆی ئەوان ئەبیتر لا لە هەڵەبجە بکەنەوە ئێمە بەسی بێ ئەمە وەکو کڵاوەکەی فڵانە کەس بێنەوە بە ناوچەکانە با خۆیان بیری لێ بکەنەوە ئەمە لە سەرەتاوە دواتر ئێمە وتمان باشە کاکە ئەم کارە ناکەن با بۆردێک دروستکەین بۆ هەڵەبجە ئێستاش ئەمڕۆ پەیامێکم نردبووە چەند هاوڕێک داوت کرد بە ساڵی چەند بڵێن ئەمە ساڵ ئەم قسەی کە بۆ بجەنابەتی باسەکەم لە گەرمەی شەڕی براکوژیا بوو ساڵی نەوەتەکان ساڵی نەوەتەکان بوو 93 و 94 و ئەوانە بوو شەڕەکە دەستی پێ کرد بوو 94 بوو پێم وایە ئەوەی کە قسەکەم ساڵی 94 بوو ینی شەڕی بینی پارتیوێکی دەست پێ کرد اینجا من پێمانوتن کاکە بۆردێک دروستکەن ئەم بۆردە با وەزیرێک ئەو کاتە وەزیرێک سەرپەرشتی بۆردەکە بکە پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ سەرۆکی حکوومەتە هەبێ وەزارە پەیوەندی دارەکانیش نوێنەریان هەبێ لەم بۆردە بۆ ئەوی نەبێ بەگەڕلاوژێ وەزیری ئاوادانکردنەوە ئیشێ بکە وەزیری شاراوانی ئیشێ بکە کشتتوکاڵ ئیشێ بکە بڵێن تەسادوم لە ناوە نەمیشانە هەبێ بۆی هەماهەنگیەک هەبێ هەر بوجەیە ڕوا بۆ ئەوەیە هەر تەبەڕعاتێک هەر هاوکاریەک هەر بەخشینێک سندوقی بۆ هەڵەبجە بکرێتەوە بەپێی ئەو سندوقە هاوکاری بکرێت ئەم بۆردە نمونەی هەیە بۆ نمونەوە سەر کاتی خۆی لە زمانی سەدام حسین کە فاو ئاوادان کردەوە بۆردێکی بۆ دروست کرد بە سەرۆکایەتی عەبدوڵڵا موفتی مەسەن بۆ نمونە زانکۆی سلێمانی کە دروست کرا بۆردی هەبوو کە دروست کرایەوە جاری کە بنیادرایەوە بۆردی هەبوو مەسەن مەتاری سلێمانی کە دروست کرا بۆردی هەبوو سەرۆکی بۆردەکە دیاری بوو پەیوەندی ڕاستەخۆی بە ئەنجومەنی وەزیرانەوە هەبوو لەبەرەوە باشتر بوو بۆردێک بۆ هەڵەبجە دروست بکرێ ئەم بۆردە بۆرد مەقسەم بۆی خەڵکنەوە بینەرە بەڕێزەکان تێنەگەن بۆرد یانی چی یانی دەستەیەک بە کوردیەکەی پێڵێن دەستەیەک ئەم دەستەیە سەرۆکێکی هەیە ئەم سەرۆکە بە پلەی وەزیرە سەرۆکی ئەو دەستەیەکە هەموو دەسەڵاتەکانی هەیە ئەو بوجەی لە حکوومەتی هەرێمە بۆیدی ئەو بوجەی لە بەغداوە بۆیدی یێتە ژێر دەسەڵاتی ئەمیش بە پێی پێداویستەکانی خەڵکی هەڵەبجە دەسەکا بە ئاوادانکردنەوەی هەڵەبجە تەنها ئاوادانکردنەوە نییە بە دوواداچوون بۆ قەرەبووکردنی خەڵکی هەڵەبجە بە دوواداچوون بۆ کەیسی بریندارەکان بە دوواداچوون بۆ هەر کەیسی هەر شتێک پەیوەندی بە سنووری شاری پارێزگای هەڵەبجەوە هەبێ تەنانەت ئەو کاتە سەیساقیشی لەسەر بوو من حتا بۆ پێنجوێنیش باسم کرد وتم ئەمانەش هەر متەزەڕێرن بەهۆی خەڵکی هەڵەبجەوە ئەمانەش با داخلی ئەو بڵێن دەسەڵاتی ئەو بۆردە بن بەڵام زۆر بەداخەوە ئەوان هەرگویان نەگرت ئەمڕۆژ من ئەم پێشنیارم نارد بۆ ئەگەر ڕێگەم بدەی ئەمە تاواکەم زۆر سوپاس دەکەم پێشنیارێکم نارد بۆ هاوڕێیەکم لە ناو پەرلەمانە و لە گروپەکەی خۆشماندان بەزان کە جارێکی کە ئێستش کات نەڕۆشتەوە بڕوە ئەم پارێزگایە نەبووە پارێزگا بە حەقەت یعنی پارێزگا نییە لە حەقەتە پارێزگانی بەس ناوی پارێزگایە ئەم بۆردە دروستکەن با بە دەسەڵاتی پارێزگا بێ پارێزگا بکەن کە ئێستا بەڕێز کاگازەدە بیکەن بە سەرۆکی بۆردەکە یان وەزیرە بکەن بە سەرۆکی بۆردەکە پارێزگا ئەندام بێنتیا و لوێنەری وەزارەتەکانیش لێ ئەندام بن بودجەیەکی تایبەت بەدەر لە ژماری دانیشتوان بە بەرچاوگرتنی کارەساتەکە بودجەیەکی تایبەتی بۆ ماوەی 5 ساڵ بۆ تەخسیسکەن لە 5 ساڵە ئەکرێ ئەم شارە وەک پارێزگایەکی نمونەی لێ بکرێت چونکە پارێزگاکە بچووکە
تۆ ئەتوانی ئەو پرۆژە وردانی من حەز ناکەم بچ بە ناو باسکردنی پرۆژەی پردی تووەقوت و ئەوان ئەو کاتە ئەو بۆردە ئیتر مشوری ئەو شارە ئەخوا خۆی بە پێی ویستی و داخوازی خەڵکی هەڵەبجە ئەو بۆردە هەڵەسی ئیتر پێویست بۆ ناکە خەڵک بچێ بۆ ئەنجومی وەزیران بێتەوە بۆ کوێ بێتەوەی و ئەنجومی وەزیرانەکە ناو باشە وت دەمرنەوە چوار پێشنیاز کرد بەس ئەمڕۆژ لەناو پەرلەمان هیچ بڕیارێکی لێ نەدرا ئەمڕۆژ هەر پێم وایە یەک دوو هاوڕێ باسییان کرد نامەیان بۆ نردموتیان ئێمە باسیەکەین من لە گروپێتان بەزان بوو بەڵام زۆر بەداخەوە تەسەوەر ناکەم لە ناو پەرلەمانیشە بە هەندوەر گیرابێ و کاتی خۆشی خۆم کە لە پەرلەمان بووم ئەم پێشنیارم کردووە بێگومان بە ئەو کاتەشەر گوێ لێ نەگیرا باش بەس سەبارەت بە خودی کارە ساتەکە دیکۆمنتی دەقیقێ لەبارەی ژمارەی شەهیدەکان بەرکەوتووان ئەرشیفکردنی ئەو تاوانە هیچ شتێک لەمڕۆوە کراوە لە سەرەتاوە وتمان با ئەم موسەسات دروست بکەین مەسەڵەن دەستگای شەهیدانێکی تایبەت بەم کارە ساتە لەوێ هەبێ دەستگای شەهیدان نوێنەرایەتی خۆی هەبێ ئەمانە هەڵسن بە دوکومنت کرد و سەرژمێری ئەوەی کە ئێستا خۆ بەڕێوەبەتی گشتی شەهیدان هەیە لا باش ئێمە فرۆز ئێستا ئەو دوکومنتی لابێت من ئەگەر هەندێک خەڵک هەبێ لەوانێت توانج بدا لە ژماری شەهیدەکان یا ژماری بریندارەکان یا بەرکەوتوەکان یا خەڵکەیە بەرکەوتو نەبێت و خۆی کرد بێ بەرکەوتو بە تەسەووری من کارە ساتەکە ئامانجەکە گرنگە ئامانجی حیزبی بەعەس ئەوە بۆ ئەم شارە لە ناوبەرێ ئەو 700,000 کەسەی لە سنووری پارێزگای هەڵەبجە و کە ئەو کاتە قەزای هەڵەبجە بووە هەمووی لە ناوبەرێ ئەو کاتە 700,000 کەس بوو بۆ معلوماتی جەناب ئەو کاتی کە من لێ بووم لە کارە ساتەکە کە من خودم لە ناو کارەساتەکە ژیاوم و برینداریش بووم و دوای مانێکیش چاک بوومەتەوە ئەو کاتە ژماری دانیشتوانی هەڵەبجە 700,000 کە بە نیەتی حیزبی بەعەس ئەوە بووە 700,000 کەسەکە و چی پازداری تایە و چی پێشمەرگەی تایە هەمووی لاوبەرێ وەک ئەوە نمونەیە بۆ جەناب دیبن وەک وایە کەسێکی ڕاوچی مەسەن کۆمەڵێک تەشبیه نەبێتەوان کۆمەڵێک تەیر کۆتر سەر درەختێکەوەیە ئەم تاپڕێکی پێ نیەتی ئەوەی هەیە ئەم پۆلە کۆترە بە یەک تاپڕەمن خاتە خوارەوە ئەو نیەتەکەیەتی ئەوەیە هەمووی کۆترەکان بەڵام کاتێک کە تەقلەکە خۆت ژمارێکی ئەفرێ و ژمارێکی گوێتە خوارەوە حیزبی بەعەسیش نیەتی لە ناوبردنی قڕکردنی شاری هەڵەبجەی هەبوو بە پێشمەرگە و بە پازدار و بە خەڵکە گەشێەوە نیەتەکە ئەوەیە بەڵام نەچینە سەر هەندێک مەسائل بۆ بچووکردنەوەی کارەساتی هەڵەبجە کارەساتی هەڵەبجە 10 کەس بوو بێت و 1000 کەس بێت و 10,000 کەس بێت کارەساتێکە شوێنی خۆی گرتووە بە تەسەووری من ئەگەر ڕاستە ئێمە ئەبێ ژماری حەقی ئەمانە بزانین ئیمتیازاتەکانیان ئەوانە وەریگرن کە پێوە بوون خاوەنی ئەوانە وەریگرێت کە پێوە بووە کە دیار نییە بەڵام با کارەساتەکە بچوو وەکو بازرگانی ئەوە جگە لە دەرەوەی خەڵکە بووە بازرگانی پێوە کرابێت چونکە ئێستا هەندێک دیکۆمنت دەڵێن بۆ منە بەرپرسێ پارەی لە کۆمپانیەکان وەرگتۆ کۆمپانیای کەچێکی بەشدار بوونە کۆمپانیای دەوڵەتیەکان نەدراوە بە کەس و کاریشیان بۆ خۆم زانیاریکم لەو ڕۆ نییە اینجا ئینسان کە زانیاریشی نەبێ بە تەسەووری من مافی ئەوەی قسەی لەسەر بکە من بۆ خۆم ئاگام لەو بابەتە نییە لەبەر ئەوەی لە ناو دام و دەستگاکانی هەڵەبجە نەبووم متابعی ئەو دووەرەشتانم نەکردووە و زانیاریشم لەسەری نییە گەر هەشم بۆیە زۆر بە سەراحەت لێرا چۆن پێموتی بەرپرسێکی گەورەی حیزبی ئەم وڵاتە ڕێگر بوو لەوەی سەرەتاوە هەڵەبجە بێ بە پارێزگا ئەوشم باسم باشە بەس ئەمڕۆ بەرپرسێکی باڵای یەکێتی باسی لەو کرد و کە لە کاتی کارەساتەکان دێک بەرپرس دزیان لە خەڵکی هەڵەبجە کردووە ئەو شتێکی ئاشکرایە بەڵێ من بۆ خۆم مەسەن بۆ نمونە لە یەکێ لە گوندەکانی دەوری هەڵەبجە من دوایەوەی چاک بوومەوە چاوم هاتمەوە بە شوێن کەلوبەلەکەم ئاگەڕام چووە دێک لە دیەکە بەرپرسێکم بینی لەگەڵی دانیشتم و ئەمەشم نووسیوە ئینشەڵای بینن بە کتێبشەی بینن ماڵەوەمان من وتی چیەکەی وتم کە سەرەتاوە دەمەقاڵێکمان بوو دوایی وتی با ماڵەوەتان بگەڕێ چیتان هەیە لەم شوێنە بیدۆزرا یەکێ لە حیمایەکانی کە لەگەڵ ماڵەوەی ئێم و براکەم و کۆمەڵ خۆشکەزاکانمان ڕۆشت دوایی 5 دقە گەڕایەوە من لەگەڵ بەرپرسەکە دانیشتم لە ژوورەکە وتی کاک فڵان حیامان وتی بچی بووە وتی وەڵا خێزانەکەی کاک عومەر دەستی بۆ دەفەرش درێژ کرد وتی ئەو فەشانە فەرشیخانی ماڵی ئێمێ ئەیژوتی ماڵی ئێوەی چی ژنێک وتی ژنێ ئەیتەکان یاوی بە هەتاو بۆی پاک بێتەوە و بیتەچێن و ئەوانە وتی ژنەکەش وتی هی تۆی چی بە ژنەکەی هاوسەرەکەی من هی ئێمە لە ماڵی عومەری حاجی عنایەت هێناومە پێشمەرگەکەش پێی توی خوا بگرێەوە هاوسەرەکەی عومەری حاجی عنایەت ئەمە نمونەیەک نمونەی دووەم لە مەقەڕێکی لە مەقەڕەکان کە ئیسا دوو شایدی زین دووش هەرماون من پێم وتم ئەو کوڵ بۆکسە هی منە وتی هی ئێوە نییە ئەمە هی پێشمەرگێکی خۆمانێتی وتم من ناونیشانێکم هەیە وتی جا خۆ مەعاملەکە بە تایبەت وتۆی دروست نەکردووە
وتم ئەوەی من ناونشانی تایبەتیە وتی چیە وتم ئەمە مەیەکەی لە ناوە بە تەلی سنووقەچایی دروستکرا شتێکی بێئەرزشە بەڵام هەر وەکو نمونە و سامپڵێ بازیکە تم مەیەکەی لە ناوە بە تەلی سنووقەچایی دروستکراوە سایاسینی تەیۆڵەی بۆی دروست کردو ئەوەی کە نێرەکە داخڵە بێت و مێک بینە دەرەوەگەروانە بوو تۆ تێنایە دەرۆسەی کوتی بیگرێ خوا ئەو کەسە خەجاڵەت کە ئەمی خەجاڵی تۆ بڕ وازحە من کتێبەکانیان برد کاکە کتێبەکان کتێبی کولیەت بەحسی دراساتی عولیام ئەوانەی هەموو برادرا بوون بە ئاوا لە هاوتونی زۆریش براوە لەی خەڵک هزار کتێبی من برابوو هەڵبچە هزار کتێبخانەکەم هزار کتێبی تیا بوو بە کتێبی علمی و بە کتێبی ئەدەبی و بە هەموو جۆرە کتێبەکان لێ پرسینەوەی کرابوو لەو بەرپرسیان هیچ شتێ نەکراوە تا ئەم لەحزەیە هیچ قەرەبوویەکی خەڵکی هەڵبژ نەکراوەتەوە قەرەبووی قەرەبووی ئەساسەکانی خەڵکەکە نەکراوەتەوە قەرەبووی ڕووخاندنی ماڵەکانی نەکراوەتەوە قەرەبووی بریندارەکان نەکراوەتەوە قەرەبووی شەهیدەکان نەکراوە بێخاوەنە هەڵبجە بێخاوەنە طبعاً بێخاوەنە ئەگەر بێخاوەن نەبێ بۆچی کۆیت تا ئیسش لە ساڵ پێنجی بووجی عێراقی بووە بڕێ و بۆیە ڕوا فەلوجە لە کاتێک توندڕەوەکانی تیا بوو قەسف کرا و زینی کرا قەرەبوویان بۆ کرایەوە بە چه معنایە تا ئێستا خەڵکی هەڵەبجە قەرەبوو ناکرێتەوە نەنوێنەرەکانمان لە بەغا ئەمایان کردوتە بەرنامەی خۆیان نە حکوومەتی هەرێم دەربەسێتی نە پەرلەمان دەربەسێتی هیچ کەسێ دەربەسی ئەم بابەتە نییە چەند جاریش من بۆ خۆم لە ناو پەرلەمانە جوڵانم بەڵام ئەم کارە زیاتر پێویستی بە نوێنەرەکانمان نێبغا چوو ئەو حەقەی ئێمە لە بەغایە وەریسی حکوومەتی سەدام حوسێن ئەم حکوومەتانی یەک لە دوایەکانی عێراقە پێویستە خۆ یاسا شێ بۆ قەرەبووکردنەوە دەرچوو یاسا لە بەغا هەیە دەرچووە بەڵام تا ئەم لەحزەیە ئەوانەی کە لە ڕەفحە ئەوانە موچەی زۆر زەبلاحیان پێدرا خۆیان ئاوارە بوون بەڵێ هەر ئاوارە بوون چوونە سعودیە لە معسکەری ڕەفحە من دوایان پێڵێن بەڵام زۆر بەداخەوە یعنی ئێمە لەبەرەوەی بەرپرسەکانی حکوومەتی هەرێمی کوردستان سەرقاڵی کۆکردنەوەی سەرمایان بۆ خۆیان سەرقاڵی بزراندنی پشکن لە بەغا بۆ حیزبەکانی خۆیان و بۆ کەسە نزیکانی خۆیان سەرقاڵی گێڕانەوەی خاکی کەرکووک و داق و خوت و سخورمات و قەرەبووی هەڵەبجە و ئەمانە نین ئەمان لە بەرنامای ئەمانە نییە لەبەرەوە ناکرێت بەم حکوومەتە بوتری حکوومەت بە تەسەووری من ئەمە دەسەڵاتی پێ ناوترێت دەسەڵاتێکی مافیاییە لە حکوومەتی لە هەرێمی کوردستانە ئیشەکە دابەش بۆ بەسەر دوو جەمسەرە ئەم دوو جەمسەرە هەردووکیان بۆ خۆیان هەوڵەدەن بۆ دەستکەوتی مادی و کۆمپانیەکانی خۆیان هەوڵەدەن بابەتێشت بە ناوی هەڵەبجە لە بەرنامە و لە ئەنجیدای ئەوانانیە تا ئەم لەحزەیە هیوادارم لەم لەحزەیە هۆشیان پیابێتەوە و لە بەرنامەیان ناهبێت باش بەس سەرنجت هەبوو لەسەرەوەی کەوتت یەک وەفد بۆ هەڵەبجە نەچوو بۆ بەغا تایبەت بێ بۆ نمونە بۆ ڕێکارەکانی بە پارێزگابوونی بێ بۆ قەرەبووکردنەوەی خەڵکەکەی بێ هەر بەعام ینی وەفدی تایبەت لە حکوومەت و باڵا ئەوانە بڕوە ینی قسەیان کردووە بڵێن لە ئەرشیفی هینەکانە کۆبوونەوەکانیانە لە پەرایوازی قسەکان کۆبوونەوەکانیان قسەی لەسەر کراوە ناکرێ بڵین هەر هەمووی سفر کراوەتەوە چونکی سەرۆکی هەرێم کاتی خۆی بەڕێز مەسعود بارزانی فەرمانی دەرکرد کردی بە پارێزگا هەوڵیان بۆدا نێرا بۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەوان ئەنجومەنی وەزیرانی عێراق بە هەندووەریان نەگرت لە ئەنجومەنی وەزیرانی عێراقیش بڕای لەسەردا لە پەرلەمانەوە ڕەت کرایەوە ئەمڕۆ جەناب دوو خەبەرگەسە بڵاو کردەوە بە مەجموعی دەنگەکان بە کۆی دەنگەکان بڕیادراوە ئەو هەواڵێکی دڵخۆشکەرە من هیوادارم ئەوەی کە لە بەغدا حرەکەتێکیان تیا جوڵا و دەستخۆشی لەوانەکەم کە ئەمڕۆ ئەو بابەتیان جوڵان و ئەو دەستکەوتیان بۆ خەڵکی هەڵەبجە هەبووە حکوومەتی هەرێمی کوردستانیش بە چاوێکی شارێکی کارەساتبار سەیری هەڵەبجە بکە سەیری سەیساعات بکە سەیری قەڵازیە بکە بە هەر لە هەڵەبجە ئەم بابەتە چڕ نەکەینەوە سەیری ماوەت بکە سەیری دوکان بکە سەیری هەموو ئەو شارانەی کە دەقەزا لە هەرێمی کوردستانە لەگەڵ خاگی کسان کراوە ڕاستە هەڵەبجە بۆتە سمبل بەڵام دەقەزا لەم بابەتە هەیە لە هەڵەبجە من حتا داوام کرد لە پەرلەمانە پرۆژه یاسایەکم تەقدیم کرد بابە ئەم دەقەزایە بە هەڵەبجەشەوە بۆ ماوەی 5-6 ساڵ لە باجی دەرامەت و لە باجی خانوبەرە ئەفویان کەن هەر وەکو هەدیە بۆ ئەمانە ناکرێتەوە کەسێک لە هەڵەبجە ماڵەکەی تەخت بووە دروستی کردوێتەوە ئێستا عینەن باجی لەوەرگری لەگەڵ ئەو کەسێکە لە خەڵکی لە شارێکی کایەکەوە هیچی نەخواوە ناکرێتەوە بەم شێوە تەعاملی هەڵەبجەکەی مەسەن ساڵی خۆم بەزی دارایی لە بزوتنەوەی گۆڕانە پێرار لە پەرلەمان لە تەلەفۆنم لەگەڵا کردم بە پرۆژەیەکی 540 ملیۆن دیناری هەیە لە مناقەسەکەشا بۆتە 340 ملیۆن دینار معقول نییە کاک ئاوا تو ئەمە ڕاگری چ منتیقێکی تایە بەڵام لە هەولێر بڕۆژێکی 500 میلیارد دلاری ڕناگیرێ جادەی لەگەڵ دەستخۆشیم بۆیان من نامێ ڕاگیرە بە هیچ جۆرە هەولێر شایستی هەموو شتێکە سلێمانی شایستی هەموو شتێکە بەڵام ناکرێت تۆ لە هەولێر جادەی 120 متری ڕانەگری جادەی 150 متریش دەست پێ بکەی بەڵام لە هەڵەبجە پرۆژێکی 340 ملیۆن دیناری ڕابگری
ئەمە چه منتەقیشتایە یعنی کەواتە هەر خەڵکی سلێمانی نێک لێیان هەیە لەوەی کەوا جۆرێک لە نادادی هەیە لە دابشکردنی دارایی سەرۆت و سامانی هەرێمی کوردستانە هەڵەبجەش هەیەی گەرمیانی شێتی پێنجێنی شێتی قەڵازەیەتی ڕاپەڕینێتی ئەمانە هەر ئەبێ جۆرێک لە عەدالەت دروست بێ تۆ ناکرێ بڵێ من بە پێی ژمارەی دانیشتوان سەیری پرۆژەکانی هەڵەبجەکەم کاکە تۆ شارێک گەڵ خاک یەکسان بووە 5,000 کەسی شەهید بووە 10,000 کەسی بریندار بووە 7,000 کەس ئاوارە بووە تۆ چۆن دەی مقارنەکەین بە شارێک لە سەردەمی عوسمانیەکەەوە تایساکی گولێکی بەرنەکەوتووە تۆپێکی پێوەنێنراوە هەڵەبجە لە ساڵی 1963 قەسف سووتێنراوە لە ساڵی 1974 جارێکی قەسف کراوە ساڵی 1970 گەڕێکی وێران کراوە ساڵی 1960 بە تاوای گەران کرد تۆ ناکری دووەرگری هەروەکو جوولەکەکان بمبورە وەکو جوولەکان ئیسیسماریکە بۆ کورد بۆ هەڵەبجەی نا بۆ کوردی ئیسیسماریک بەس بۆ بەرژەوەندی تایبەتی من ئەڵێم ئیسیسماریکەن بۆ کورد ئەم قەزیە ئیسیسمارکەن بۆ کرد چاوی هەڵەبجەکان کە ئێمەین دەربێت بۆ خۆشیان ئیسفادەی لێنات سوپاس دەکەم دەگەڕێم وڵات مامۆستا تۆفیق سوپاس بۆ ئامادەبوون ببوورە درەنگیش هاتینە لای بەڕێستان سەرتاگەر لەوە دەست پێ بکەین سەبارەت بە یادەکە ئەمساڵ بۆچی یادەکە یادێکی زیاتر خۆماڵی بووە بڵێن بەرپرسانی باڵا خۆیان بەشداریان نەبوو وەکو پێویست بەڵێ داوای لێبوردن لە مامۆستا دەکەین دیارە دەنگمان ناگاتە لای بەڕێزیان کاک عومەر گەڕێم بۆ لای بەڕێز سەبارەت بە وەکو بڵێن پارێزگا وەکو پارێزگا وتوت بەس بەناو ئێستا بۆتە پارێزگا حکومت بۆ حکومەتێرم دەبێت چی بۆ بکە بۆی ببێتە پارێزگە بەمانە ڕاستەقین لە سەرەتاوە من باسی ئەو بۆردەم کرد نامێ بگەڕێمەوە سەر بەڵام بینە سەر مەسەرەی پارێزگا بەڕاستی پارێزگا ئەگەر دوو شتیلانە بێ دراو دەسەڵات ئەم دشتە بڵ پارێزگاوی ئێکاکە هەر کەسێ منیش بەرە بم کە بۆ پارێزگا هەروکو ئەم بەڕێز کاک ئازاد و کاک عەبدوڵڵا و کاک عەلی ئەوانم پێکرد یعنی خۆ لە هەڵەبجا نە دزیە ڕوویداوە نە جەردەیەک ڕوویداوە نە گەندەڵێک ڕوویداوە مەخسم لەسەر ئاسی بەرزە لەسەر ئاسی مەسەن زۆر سی قورتڕووی نەداوە ینی ئەمانە هەر هەمووی ئەتوانێ بڵێ کۆمەڵێ بەرپرسن لەوێ بە پاشی ئیشان کردووە بەڵام دەسەڵاتیان پێ نەبوو دەسەڵاتی دارایی و دەسەڵاتی ئیداریان نەبوو کە دەسەڵاتی دارایی و ئیداریان پێ نەبێ دەبرەوە بە تەسەووری من ناکەونە بەرگلەی و گازندەی خەڵکیش سوپاس دەکەم مامۆستا هیوادارمان جارە گوێ لە دەنگی ئێمە بێ سەبارەت بە یادکردنەوەکە بۆچی ئەم ساڵ زیاتر یادێکی خۆڕسکانە و خۆماڵی بوو و بەرپرسانی باڵا بڵێن بەشدار نەبوون لە یادکردنەوەکەوە هیچ بەڵێنێک نەبوو لەمڕۆدا بۆ خەڵکی هەڵەبجە مامۆستا گوێ لە دەنگی ئێمەیە بەڵێ مامۆستا پرسیارەکەمەوە بوو سەبارەت بە یادکردنەوەکە ئەمڕۆ بڵێن هۆکاری چی بوو کە بەرپرسانی باڵا ئامادە نەبوون لە مەراسیمەکە دووبارە داوای لێبوون دەکەین مامۆستا داوای لێبوون لە بەڕێستان دەکەین کاک عومەر بگەڕێم بۆ لای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی پرۆژەکان باز دۆرگەی کە لە 2014 تاکو ئێستا 254 پرۆژەی خزمەتگوزاری لە پارێزگای هەڵەبجە ڕاگیراوە کە پێویستی بە 130 ملیار دینارە بەڵام ئێستا حکوومەت تەنها 30 ملیاری بڵین بۆ هەڵەبجە دابین کردووە لە سوارچەوەی ئەو بڕپارەی کە بۆ پارێزگاکانی تریش دانراوە
دیارەنەوە ناحەقەکە لە سەرەتاوە باسم کرد کە بۆیە ئەوان وەکو بە چاوی شارێکی کارەساتبار سەیری هەڵەبجەیان کردایە هیچ نەبووە مەسەن تۆ بۆ نمونە لە ساڵی 2014ەوە تا ئێستاکی وەک پێویست پرۆژەکان جێبەجێ نەکراوە لە ساڵی دوای ساڵی 2014 لە ساڵی 2016 دوای نەمانی داعش 2007 پرۆژەکان جارێکە کرانەوە باشە لە 2007 کرایەوە لە 2010 ڕایانگرتەوە جارێکی یعنی جۆرێک لە گاڵتەکردن و بە بەڵێندەرەکانیش و بە کرێکارەکان و بە ئەوانەی خاوەن سەرمایان لە کوردستانە و پرۆژە جێبەجێکردن جۆرێک لە دەستبڕین بوو یعنی کابرا هاتووە بۆ نمونە مەزینێک نمونەی بەسیط بۆ جەنابێنەوە جادێکی دروست کردووە جادەکە سەبگری تاوا کردووە دوای سەبێسی تاوا کردووە لە سەبێسە تۆ ڕایەگری ئەڵی کاکە تۆ ناتوانانی ئەسفەڵتەکەی بکەی سبینێت تۆ ئەبێ خۆت بێ قەرەبووی سەبگرێدەکە و سەبێسەکەشی بۆ بکەیتەوە کەواتە ئەمە هەڵەیەکی قورسە تۆ هەر هیچ دەبێ بڵێ ئەو پرۆژەی کەوا لەو جۆرە پرۆژانە با بەردەوام بێ تەواو بکرێ بۆ چوونی من ئەوایە بڵێ ئەگەڕێتەوە مافی خۆت ماوەسا بینە لای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی یادکردنەوەی بڵێن تاوانی کیمابارانی هەڵەبجە کام ڕۆ بەڕێوە چوو بۆچی زیاتر یادێکی خۆڕسکانە بووە بەرپرسانی باڵا بەشدار نەبوونوە بەڵێنێک نەبوو لەلایەن لایەنە پەیوەنددارەکانەوە بۆ خەڵکی هەڵەبجە پێشکی سڵاوی خۆی گەورەتان لێبێت بەڵێ ئەم ساڵ یادەکە خۆڕسکانە بوو خەڵکی بەم شێوە یادە پێخۆشحاڵ بوون بەڵام لەگەڵ ئەوەدا کە زۆرێک لە بەرپرسانمان بەدی نەکرد هەرچەند پارێزگار و جێگری پارێزگار لە پەرلەمان بوون بەڵام لایەنەکانی ترمان هیچ بەدی نەکرد لایەنە پەیوەندیدارەکان لە سەرۆکی حکوومەت جێگری حکوومەت وەزیرە بەڕێزەکان هەرچەند هەندێکیان لە پەرلەمان بوون ئەو بەڵێنیان کە پێدابین بە ئومێدی ئەوەی کە جێبەجێ بکرێت بەڵێ بەس وەکو بەڵێن چاوەڕێوەتان نەکرد کە لانی کەم بەڵێنێکە بێ بۆ خەڵکی پارێزگای هەڵەبجە جارت چ لە سەراسی کۆبنەوەکەی پەرلەمان دەکەیمە دەبین کۆبنەوەکەی پەرلەمان بەبێ هیچ ئەنجامێک کۆتایی هاتوەتەنات نوێنەری جێگری پارێزگاری هەڵەبجە لەوێ هەر ڕێگەی پێ نەدرا بە پاسەوەی ئەوەی کە پەیڕەوینی هەر خۆشی قسە بکات لە پەرلەمانی کوردستان بەڵێ بە دڵنیاییەوە زۆر دەمێکە چاوەڕانی ئەوە بین کە بەڵێنێک کە ئەیدەن بیبەنە سەر بەڵام ساڵ ئەو بەڵێنێشمان بەدی نەکرد لە ساڵیادی هەڵەبجەدا بەڵێ چاوەڕان بین کە جێگری پارێزگار لە پەرلەمان قسە بکات وتەی هەبێت منم یاوارە لە گەڕانەوە تەلەفۆنم لەگەڵدا کرد وتی هیچ بوارێکمان پێ نەدرابوو کەوا قسەی خۆمان بکەین چاوەڕان بوون کە بەڵێن بدرێت بەڵام بە حسابی ئەوەی ئەو بەڵێنەی کە پێشتر ئەنجومەنی وەزیران داوی کە 30 میلیارد دینار بۆ هەڵەبجە سەرف دەکەن بە حسابی ئەوەی ئەوە بەڵێنەکانیان بوو بەڵام وەکو ئەوەی کە من بیستومە لە جەنابی پارێزگار ئەڵێ ئێمە 100 میلیۆن دینار 100 میلیارد دینار پرۆژەمان پێشکەش کردوون ئێستا 30 میلیارد دینار ئەگەر ئەوە بەڵێنیان بێت جێ هیچ شتێک ناگرێتەوە بۆ ئێمە هەرچەند من بۆ خۆم ئەگەر ئەڵێم ئەو 30 میلیارە زوو بە زوو بیدەن و جێبەجێ بکەن شتێکی هەر پێ جێبەجێ ئەکرێت لەوەی کە هەر هیچ نەکرێت بەڵێ خەڵکی هەڵەبجە و دەوروبەری و پارێزگاری هەڵەبجە زۆر بێتاقەتن زۆر نیگەرانن لەم حکومەت و لەم دەسەڵاتە بەوەی کە تا ئێستا وەکو پێویست ئاوڕیان لێ نەداوەتەوە وەکو پێویست بەدەم کێشە و گرفتەکانیەوە نەهاتوون وەک پێویست پرۆژەی بۆ نەکراوە ئەگەر بڵێن هیچی بۆ نەکراوە بۆی کراوە بەڵام وەکو ئەوەی کە بۆ هەڵەبجە کراوە بۆ شوێنەکان و بۆ شارەکانی ترکراوە خۆ دەبینین شارەکانی تریش و شوێنەکانی تریش ئێستا زۆر بەکەمی پرۆژەی بۆ دەکرێت بەس هەڵەبجە هەر بە تەواتی فرامۆش کراوە و داخراوە لە هەموو شوێنێکەوە وەکو بڵی پەرژین کراوە تەلبەند کراوە هیچ کارێکی ئەو توی بۆ ناکرێت کە لەسەر پێی خۆی ڕاوەستێت ئەوە تا خەڵکی هەڵەبجە زۆربەی خەڵکەکەی وەکو چۆن لە کیمیایەکە دەربەدەر و ئاوارە بوو بە هەمان شێوە خەڵکی ناچۆتە شارەکانەوە یا زۆربەی گەنجەکان کۆچیان کردووە بۆ هەندەران لە ڕێگەی هات و نەهاتیشە ئەوەی ئایا بگەنە هەندەران یان نەگەن بۆیە ئێمە داوا ئەکەین وەکو پارێزگای هەڵەبجە وەکو هاوڵاتیانی هەڵەبجە لەو داخراوی ڕزگار بکرێت ئەو بەڵێنانەی کە داوێنە بەوەی کەوا پردی تووەقوت و تەنگی سەید محەممەد بکرێتەوە وەکو من ئاگادارم لە 2006ەوە تا ئێستاکە 6 جار ئەو بڕیارە دەرچووە لە ئەنجومەنی وەزیران کەوا بودجەی بۆ سەرفکرابێت بە تایبەتی مەرجی سازان و پرۆژگەی سازان کە بکرێتەوە ئێمە زۆر گرفتمان هەیە بەڕاستی ئێمە گرفتێکمان هەیە کە لە ئیدارەی ئەولا
زۆر ئاور لەم پارێزگای نادەنەوە کە دێتە ئیدارەی ئەم لاوە ئەویش هەر گرفتی هەیە کە دێتە ناو پارێزگای هەڵەبجەش وەکو شەخص وەکو کەس گرفت دروستەکات بۆ پرۆژەکان بەڵێ بەس وەکو ئەوەی کە بەرە زووتە 30 میلیارەکە کە دانراوە وەکو بەڵێنێک بۆ خەڵکی هەڵەبجە هەژمارەکە چووکەوە لە چوارچێوەی بودجەی 2021 کە لە کۆی 349 میلیارد حکومەت دایناوە بڵێن 120 میلیاری بۆ پارێزگای هەڵەبجەیە بڵین هەولێرە ببوورە پارێزگای سلێمانی 114 میلیارە دۆک 77 هەڵەبجە کەمترینە 30 میلیارە دەبێت ژمارەی دانیشتوان لەبەر چاوبیگیرێ بۆ شارێکیەوە کارە سادبار بەڵێ بەدڵنیایی زۆر بە کەمی دەزانین ئەو بجەیە و نابێت حسابی ژمارەی دانیشتوان بۆ پارێزگای هەڵەبجە بکرێت چونکە پارێزگایەک کە وەکو ئەڵەی زوربەی لە 180 تەخت کرابوو هیچ بینایەکی بەسەر پێوە نەمابوو هیچ دام و دەستگایەکی ڕەتمی نەمابوو ئێستا کە بۆ بە پارێزگای پێویستی زیاتری بە ئاوادانکردنەوە بنیادنانەوە هەیە بۆیە ئەو بودجەیش کە دانرابوو زۆر کەم بوو بەڵام ئێمە کە دەبینین زۆر جار لە ئینسافی خۆمانەوە سیر دەکەین زۆر جار کە بەڵێن دەدەن بەڵێنەکانە نابەنەجێ ئەگەر نا ئەو بەڵێنش کە داویانە ئەو بودجەیش کە بۆیان سەرف کردووە شتێکی زۆر کەمە و لە چاو وێرانی و قوربانیەکانی پارێزگای هەڵەبجە نایەتەوە بەڵێ ئێمە زۆر نیگەرانی بەڕاستی لە حکومت بەوەی کەوا وەکو پێویست ئاور لێ نەداوەتەوە و حسابی ژمارەی دانیشتوانمان بۆ دەکات کە ئەوە زۆر بێ ئینسافیە کە لەگەڵ ئەم پارێزگایە دەکرێت لە کاتێکا کە وێران بووە کە هیچ بنیادێکی نەماوە لە کاتێکا کە بۆ بە پارێزگا پێویستە زیاد لە حەدی خۆی بودجە و ئیمکاناتی بۆ سەرف بکرێت بەڵێ سوپاسان دەکەین بەڵێ بینێرانی بەڕێست ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ئەڤرو جیهان هەمین مژیلێ بەرەنگاربوونا ڤایرۆسێ کۆرۆنایەنە و چەوانیە دیتنا ڕێکên ساخلەم بۆ پاراستنê ji vî vayrosî. Li kompanya Paşa Baxçe û bû cara êkêl cîhanê beşek bi navê Vblok hate danan bû çêkirina hemî cûrên amanên şîşey yên tendurustî ji bo parastineka baştir û saxlemtir bû hewa û xêzanên hewa. Vblok ev sîstemê pêşkeftî nahêlît çi bakteriya yan vayrosên xerab ev şîşey ve bimînin. Pirêka kompanya Alton Oz hîndêşên vî cûrê amanên şîşey bi destxwe ve bînin. Ebtinê peywendiyê bikin bû pitir pêzanînan. Kompanya Alton Oz zaxo komelgeha bazirganî. سێمین فێستیڤاڵی بەهار گەورەترین بازاڕی شار. کۆمپانیای ئەتڵەس لەسیل باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی بە بەشداری چەندین کۆمپانیا سێمین فێستیڤاڵی بەهار ڕێک دەخا لەیەکی 4 هەتا دەی 4 لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی پێشوازی لا وڵاتیان دەکا. لە سێمین فێستیڤاڵی بەهار کۆمپانیا و خاوەنکاران دەتوانن ڕاستەوخۆ مامەڵە بکەن لەگەڵ کڕیار. لەگەڵ پێشکەشکردنی خەڵاتێکی ناوازە و گەورە لە ئۆتۆمبیلی 0 کیلۆمەتری 2021 لە کۆتا ڕۆژی فێستیڤاڵی بەهار. سێمین فێستیڤاڵی بەهار گەورەترین بازاڕی شار. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. لە تایبەتمەندیە ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس. زیاتر لەمەش هەبوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بە پێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. خۆشترین و باشترین جە بە ساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێەکەین پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوبسانە خۆشترینە سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی وەڵامەکە زۆر ڕاستە ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست
پرسیاری دووەممان دەڵێت کام زۆری جبز منداڵە زیاتر ئارەزووی دەکەن سەدڵ کیسە خێزانی هەمیان بە دڵنیاییەوە هەموویان وەڵامەکە زۆر ڕاستە ئازیزان خۆشەویستان بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن کۆتا پرسیار ئاراستی هەردووکیان دەکەین کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە لە جبسێکی تران نەخواردووە ئەوەدا لە ناو جانتاکەشمان پێما حەزەکەم خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە دڵنیا بوومینیە ئەو جبسەی وێنەی نییە هەردامێکی بێخۆشە بۆ من بە ئەو خۆتۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەرز کاوەمەر سپارەت بە پرۆژە خزمەت گوزاریەکان شتی استراتیژی هیچ بۆ هەڵەبجە کراوە یاخود پێویستی ئەگەر نەکراوە چی بۆ بکرێت دوو پرۆژەی گرنگ کراوە بۆ هەڵەبجە پیاوە بێ دوو پرۆژە ینی بە تەسەووری من سێ پرۆژە کراوە پرۆژەی ئاوی زەڵم هەڵەبجە کە بەندەی مخلیستان خاوەنی بیرۆکەکەی بوو خاوەنی جێبەجێکردنەکەشی بوو و دیزاینەکەشی هەر خۆ بکردم ئەوە لە سەردەمی پێ بۆ پیاو بۆ حەق بڵێ لە سەردەمی دەسەڵاتی پارتیا کراوە بە بودجەیەکی 330 وەرەقەیی کە بەڕێز مەسعود بارزانی تەخسیسی کرد بوو ئەو کراوە هەندێک کۆڵاوشتیشمان کۆنکریت کرد ئەو کاتە بەڕێز سالار عەزیز محافزی سلێمانی بوو بە منی وتی هەرچەندە پارتی لەوەیە بەڵام ئێمە بۆ هەڵەبجە تەجاوزی ئەوەکەین تۆ بچۆ ئەو پرۆژەیە بکە جەنابی کاک سالار ئەوە بۆ مێژوو پرۆژەی ئاوی ناوی هانەژاڵە کە کراوە ئێستا بۆ هەڵەبجە ئەوە پرۆژێکە بە قەرزی یابانی کراوە بودجەکەی ئەمە پرۆژێکی استراتیژیە بۆ هەڵەبجە ئەمە دوو پرۆژە پرۆژەی سێهەم ئەو جادەیە کە لە تەمان وەک پێویست نەکرا ئەویش ویستیان جادەکە بە ڕێڕەوە کۆنەکەی برن لە ساڵی 2010 من مەقالێکم نووسی کە ئەم پرۆژە جادە تازغی کە ڕۆشتی پێدا سەی سایق بۆ هەڵەبجە مەقالێکم نووسی ئەگەر ئەم پرۆژەیە بەم شێوەیە بێ وەکو تەڵقەی ڕەحمە بنی بەسەری هەڵەبجە وایە بەڕێز کامەران ئەحمەد وەزیری ئاوادانکردنەوە بوو پرۆژەکەی ڕاگرت ڕاوێژی لەگەڵ من کرد ئەو بوو من تەخۆم بە تەناو نوێنەری خەڵکی هەڵەبجە کاک کامەران وەزیر کاک محەممەد عەبدوڵڵا جێگرەکەی بوو کاک توانا ئێستا سەرۆکی شارەوانیە مدیر عامی شارەوانیەکان بوو کاک حەمەد سەعیدی یەکگرتوو نوێنەری پەرلەمان بوو لەگەڵ بەڕەحمەت بێ کاک بەهادری شێخ عەبدوڵڵا لەگەڵ کاک برایم ماوەی مدیر عام بوو ئەمانە لە تەرەفی حکوومەت منیش وەکوت خەڵکی هەڵەبجە بۆم سلماندن کە ئەبێ ئەم ڕێڕەوە بگۆڕێ ئەویش و ڕێڕێوی پێنجۆنیش وفعلا ئەو پرۆژیان جێبەجێ کرد بە تەسەوری منەوەش پرۆژێکی استراتیژیە ئەمە کاتە سێ پرۆژەی باش کراوە ئەتر ئەوانی کە پرۆژەی وردەواڵەیە بۆ هەڵەبجە کراوە بە پارێزگابوونەکەش شتێکی باشە ئەگەر بات ئەنجام بەڵام ئەوەی ئێستا بۆ هەڵەبجە گرنگە بە زۆر بە کوردیەکەم ئەم شارێکی بنبەسە پێویستە تۆ دەریچەیەکی حدودی بۆ بکەیتەوە کە بریتە لە پرۆژەی مەرزی سازان ڕاستە ئێران موافقەتی نەکردووە بەڵام تۆ لە تەرەفی خۆمانەوە جادەیەکی 20 کیلۆمەتریە ئەگەر لە دەرەوەی هەڵەبجە بۆی بڕۆی 20 کیلۆمەتر ئەمە هەر بۆ خۆی 20 میلیارد دیناریەوێ کە تۆ 30 میلیارد داناوە بازی جێبەجێکردنی جادەی سازانیشەکەی هەر بۆ خۆی 30 میلیارد دیناریەوە بەس جادەکە زائیدەن ساحە زائیدەن دروستکردنی ئۆفیس و ئەوانە زائیدەن پردەکە ئەمە بە تەسەووری من 30 میلیارد دۆلاری ئەوێت دیناری ئەوێت ئەمە یەکەم دووەم پرۆژەی توقت کە من لێرەوە داواکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پرۆژەیە جێبەجێ نەکەن وەک پرۆژەی پرد و جادەکە بەندایە دروستکەن سەر بەنداوەکە بکەن بە پرد لێەوە ئەو جادەیە بێتەوە بە هەڵەبجە چونکە ئێمە پێویستمان بەوەیە ئاوی دەریاچەی دەربەنی خان لە ساحەی شارە دوورە نامێنێ ئێمە تەنها لە وەرزەکانی زستان و بەهارە ئاوەکەمان هەیە لە وەرزی بەهار و پاییزە ئەو ئاوە نییە ئەمە هیچ سوودێکی لە نابینین بۆیە من داوام کردووە پرۆژەکەشم نار بۆ بەڕێز کاکدانا بە منی وتی تۆ درەنگ ئەمەد بۆ ئێمە ناردووە منشم بەڕێز جەنابی کاکدانا من ساڵی 2014ەوە ئەم بیرۆکەی ئەم تەقدیم کردووە دیزاین و هەموو شتێکیشم لەگەڵ بەڕێوەبەری گشتی
ئینەکانە ستافێکی نردووە بۆ سەر موقعەکە بۆ ئەوێش و بۆ دەربەنی ڕانێش ئەم دوو شوێنە زۆر گرنگە لەگەڵ پردی تەنگی سێم حەمە و ڕێگاکەی کە ڕەبت بێتەوە مانتقی گەرمان ئەم سێ پرۆژە استراتیژی زائیدەن جادەیەکی حولی بە چواردەوری هەڵەبجە زائیدەن جادەیەک بۆ سەر شاخی شنووریە بۆ ئەوەی قوڵایەکی استراتیژی بدا بە هەڵەبجە بۆ ئەوەی شاخی شنووریە و ناوچەی گەشتیاری کە خەڵک دێتە هەڵەبجە بتوانێت چۆن شاخی گۆیژە هەیە بە هەمان شێوەش شاخی شنوورێش بێتە شوێنێکی گەشتیاری بۆ ئەوەی خەڵکی دەرەوەی هەڵەبجە و خەڵکی ئێرانیش و خەڵکی مەنتیقەکانی کەش بێن بۆ گەشت بۆ ئەو منتیقەیە ئەم پرۆژانە پرۆژەی بزایدن ئەو پرۆژە وردەوەڵانی کە هەڵەبجە شایە. سپاس دەکەم مامۆستا تۆفیق بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە ڕێکارەکانی تەواوکردنی بڵین پارێزگای هەڵەبجە هۆکاری چێ و هەموو بڵین سستی هەیە لە کارەکان وە سەبارەت بە ئەنجومەنەکەش دوایش باز دەکەی 60 کۆبوونەوە بڵین لە ساڵی 2015 پەرلەمان بڕیاریدا ئەنجومەنەکەش هەر بۆچی پێکنێ ئەمڕۆ وەزیری ناوخۆ لە پەرلەمان باسی لەوە کردووە کە بەهۆی ناکۆکی حزبی و ئەگەر ناوە نەتوان لە 40 کاتژمێرە بڕیاری بۆ دەرکەن بۆچی لەوێ چارەسەر ناکرێ گەر وایە. سەبارەت بە پرسیاری یەکەمت بەڕاستی هۆکار زۆرە بۆ ئەوەی کەوا بۆچی ئەم پارێزگای ناکەوێتە سەر پێی خۆی. ئەو ملبلانێ سیاسیە هەیە کە لە نێوان هەردوو حیزبی دەسەڵاتە ئەمە هۆکارێکی سەرەکیە. پاشان لە ناو پارێزگاکەیشا بە هەمان شێوە کەسانێکی وامان نییە کە لە ئاستی باڵەدا بن لە حکومەتدا لە ناو حکومەتە کە بەجددی کار بۆ ئەم پارێزگایە بکات و لە ناو خۆیشە ململانێ هەیە هە لە ناو پارێزگاکەدا بەوەی کەوا کەسانێک ڕێگرن بەڕاستی نایەنەوێت ئەم پارێزگایە ببێتە پارێزگایە کە باسی لێوە بکرێت. ئەمە هۆکارن کە ئەم پارێزگای تا ئێستاکە وەک خۆی ماوەتەوە و زۆر پێشکەوتنی بەخۆی نەبیناوە. سەبارەت بە پرسیاری دوم بەنسبەت ئەنجومەنەکەوە ئەنجومەنەکە بەڕاستی ئێمە گەیشتینە ئەو ڕادەی کەوا گەر دوو هێزە ئەو دوو دەسەڵاتە بیانەوێت لە هەفتەیەکە تەشکیلی دەکەن. ململانێ حیزبی هەبوو بەڵێ سەرەتادا پارتی ڕێگر بوو لقی 12 ڕێگر بوو چونکە لە 12/2007دا هەموو لایەنەکان ڕێکەوتن واژە ژیان کرد بەڵام پارتی پەشیمان بۆ لە واشۆکەی خۆی. دواتر لە 2019دا لە 2/9/2019دا بە هەوڵ و جوودی ئێمە و کاندیدان توانرا کە هەموو لایەنەکان بگەینە سەر مێزی گفتوگۆ و لە مۆنیمنتی هەڵەبجە هەموو ڕێکەوتن لەسەر ئەنجومەنەکە و لەسەر پۆستە ئیداریەکان و بەڕێز پارێزگار لەوێ بوو هەروەها بەرپرسی مەڵبەندی نۆ و بەرپرسی لقی 12 لێ ئامادە بوو کاک بەسام و کاک جەمیل هەورامی واژۆیان کرد و پارێزگاریش بە کتابی ڕسمی خۆی لە 10/9/2019 کتابەکەی ئاراستەی بە ناوی کاندیدەکانەوە ئاراستەی وەزارەتی ناوخۆ کرد. بەڵام دواتر من بۆیە دەڵێم هەمیشە خەڵکی هەڵەبجە گەر خۆی بێوێت ئەم شتێکە خەڵکانێک لە هەڵەبجە لە تەرەفی یەکێتی نیشتمانی کردیانە سەر سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کە ئەم ڕێکەوتنە باش نییە بۆ ئێمە و هەموو پۆستەکان تەسلیمی پارتی دیموکرات دەکرێتەوە بۆیە کردیانە سەر پارێزگاری هەڵەبجە و پارێزگاری هەڵەبجە لە 12/9/2019 کتابێکان ئاراستەی وەزارەتی ناوخۆ کرد بەوەی کەوا کار بە و کتابەی پێشومان نەکەن و ئەو کتابە ڕابگرن. بەڵێ ئەوە ئێستاکە ڕاگرتنەکەی ڕێکەوتنی لایەنەکان نییە بەڵکو ئەوە ڕێگری سیاسیە کە ئایا هۆکارەکە چییە ئەوان بوونەتە هۆی ئەوەی کەوا ئێستاکە ئەنجومەنەکە پێک نێت. وەو ئەنجومەنە زۆر گرنگە ئێمە گلەی دەکەین لەوە لە حکوومەتی عێراق دەڵێن حکوومەتی عێراق بۆ دان بەڕسمی نانیا بە پارێزگای هەڵەبجەدا لە کاتێکە ئەوان لای خۆمانە آخر ڕویان نایە بڕین دەسەڵاتدارانی هەرێم لە حکوومەتی عێراق فیدراڵ داوا بکەن بڵێن هەڵەبجە بۆکو پارێزگانە ناسێنی چونکە خۆی تا ئێستاکە ئەنجومەنەکە دەستی خۆیەتی و کارایی نەکردوێتەوە پێکی نەهێناوە تۆ وەرە ئەنجومەنەکە پێک بێنە ئەو کاتە ئەتوانی داوا بکەیت لە حکوومەتی فیدراڵی عێراقی بڵین بۆچی دان بەڕسمی بە پارێزگای هەڵەبجەدا نانیت و نەبوونی ئەو ئەنجومەنە کە بەڕاستی گەورەترین کێشەی بۆ پارێزگاکە دروست کردووە بە شاهدی ناوی پارێزگار و جێگرەکانی کەوا زۆر کێشەیەک هەیە ئەوە کاری ئەنجومەنە کە بەدەمیەوە بچێت سستی پرۆژەکان ئاوڕەدانەوەی وەکو پێویست لە پارێزگاکە نەگەڕانەوەی بەڕێوەبەرای تێگەشتەکان یا ئەوەیش کە گەڕاوەتەوە تا ئێستا بە وەکالەتە
کەسێک نایکا بە ئیشی خۆی بەکاری خۆی بەداداچون بۆ ئەم کارانە بکە ئەگەر بەهات بە ئەنجومەنەکە دروست ببوایە بەڕاستی ئەوە ئیشی ئەنجومەنەکە بوو کە بەداداچون بۆ ئەم کارانە بکات و بۆ کاری پارێزگا بکات بۆ ئەو کەم و کورتیانە کە لە پارێزگاکەدا هەیە بەنسبەت ئەوەیش ئەگەر یعنی ئێستاکە فرسەتێکی لەبارە ئەوەی ساکە بەکو بیستمان کە پەرلەمانی عێراق بە کۆی دەنگ داوایان حکوومەتی ناوەندیان بەرپرسیار کرد لەوەی کەوا ڕێکارەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە بگرێتە بەر ئێستا ئەوانی ئەتوانن بڕیاری هەڵبژاردنێک بۆ ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە بدەن لەگەڵ پەرلەمانی عێراقدا چونکە لەو ماوانەدا بوو کە خەریک بوو لەوەی کە بێتە سەر پێی خۆی ئاند ئەنجومەنەکە ڕسمەتی نییە لەبەرەوە هەڵبژاردننی بۆ نەکراوە جاگەر حکوومەت بەڕسمی گەر دەیوێت بە تایبەتی کە لە هەردوو دەسەڵاتە کوابێتەوە بیانەوێت کە ئەنجومەنەکە دروست بێت با لەم هەڵبژاردننی عێراقدا گەرکرا ئەویش هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە بکرێت دوا پرسیارم بە کوردی سەبارەت وەکەوەی کە بڵین ڕێکارەکانی لە عێراق پێ دوای سستی تێدا کە ئەمڕۆ پەرلەمانی عێراق بڕیاری داوە حکوومەت مولزم بکرێ و حکوومەت هێرێمیش دەبێت لە مەودا چی بکە بۆ هەڵەبجە بە کورتی بێ سپاس دەکەم بە دڵنیایی ئەبێ پێش حکوومەتی عێراقی فدراڵ یعنی حکوومەتی هەرێم بە جدی بێتە سەرخەت و ئەو بەڵێنانەی کە داوێتی بە پارێزگای هەڵەبجە هەر لە 2013 ناڕێنێ پێشتر جێبەجێ بکات کە لە 16 2017دا هەڤای 5 بڕیاری بۆ پارێزگای هەڵەبجە دەرکرد وا نازانم هیچ کام لەو بڕیارانە جێبەجێ کرابێت ئەو بڕیارانەی خۆی بە تایبەتی پەرلەمان بەکاری سەرشانی خۆی بزانێت کە بە داداچون بۆ ئەو بڕیارانە بکات و هەروەها ئەو بەڵێنانەی کە داوێتی بیباتە سەر و هەڵەبجە بکات بەڕاستی بە پارێزگایەکی نمونەیی ئەو کات ئەتوانین ئێمە گلەی لە حکوومەتی فیدراڵ بکەین عێراق کەوا بۆچی وەکو پێویست ئاوە لە پارێزگای هەڵەبجە ناداتەوە بەڵێ زۆر پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بە جدی لەمڕۆ بە دواوە کار بۆ پارێزگای هەڵەبجە بکات سپاس دەکەین مامۆستا کاگومەر دەقێکیش بۆ بڕێز چی لەسەر بڵین ئاستی نێودەوڵەتی یاخود لەسەر ئێستی عێراقیش بوو نەتوانراوە بڵین ئەگەر لە سەراسی عێراق بە جینۆساید ناسانرا بە خەڵکێک قەرەبوو بکرێتەوە یاخود لە سەراسی جیهانی وەکو جینۆساید ناسێنرا و کارە سەتە گەورەی هەر لە سەرەتاوە وەک پێویست ئەم قیسە بە مهم وەرنەگیرا وەکو پێم وتی حکوومەتی هەرێمی کوردستان و پارلەمانی کوردستان و هەموو دامودەزەکانی هەرێمی کوردستان نەیانتوانی ئیسیسماری ئەم قەزەیە بکەن بۆ یعنی وەکو وەبەرهێنان ئیسیسماری قەزەی هەڵەبجە بکرێ بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان لەسەر ئاسی نێودەوڵەتی لەسەر ئاسی ئەو قۆنسڵیەتانەی کە لە ناو هەولێرە هەیە لەسەر سەفارەتەکانی ناو عێراق ئەیان توانی وفود دروستکەن بۆ ئومەی متحیدە بۆ وڵاتانی دنیا من بۆ خۆم وەکو نوێنەر چوومەتە جنێف لە جنێف وتارم پێشکەش کردووە سەبارەت بە نوێنەری عێراقشی لێبوو حتا نوێنەرەکەی عێراق ڕۆشتە دەرەوە کە من وتارەکە پێشکەش وەک پێویست هەنگاوی بۆ نەنراوە من یەک بابەتی بچووک هەیە لێرە بێ باسی بکەم بۆ پشتگیری بۆ قسەکانی مامۆستا تۆفیق پرۆژێکی زۆر گرنگە هەیە لە هەڵەبجە پرۆژەی فراوانکردنی سنتەری هەڵەبجە یعنی ئیستیملاکردنی ئەمە تەقسیری یەکەم ئەگەڕێتەوە بۆ ئەوانەی کە ئەم بەم کارە هەستاوە زیاتر لە تقریبا 3-4 جادە ناو هەڵەبجە هەیە کە ئەکرێ فراوان بکرێن هاتوون ئەو لیژنەیە تەنها لە محکەمەش مسادقە کراوە ئەو لیژنەیە هاتوون مەتر مربعی زەوی لە ناو جادەکانی هەڵەبجە دایان ناوە بۆ نمونە لانی زۆری 110 وەرەقەیە لانی کەمی 90 وەرەقەیە آخر ئەمە لە ئەستەمبول نە لە نیویۆرک نە لە واشنگتۆن یعنی ئەم تەقدیرە بێمعنایە کە من چوون فایلەکەم دەرێنا لە وەزارەتی شارەوانی و بەڕێز کاک خەسرە و کەمال وەکیلی وەزیری شارەوانی فایلێکی پیشانی من داودی کاک عومەر وەرە بزانە ئەمە چ مەنتیقێکی تایە ئەم تەقدیرە کراوە بۆ هەڵەبجە ئەم تەقدیرە نامەنتیقیە بوو بەهۆی وەستانی ئەو پرۆژەیە من ئەلێرەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم ئیعادەیەکی نەزەر لەو پرۆژەیە بکاتەوە ئەو ئیستیملاکاتانەی کە کراوە جارێکی خەمڵادیر بکەنەوە بۆی ئەو پرۆژەیە لەبار نەبرێ چونکە تا سنتەری ناو هەڵەبجە فراوان نەکرێ هێمای پارێزگابوون بە هەڵەبجەوە دیاردی سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەرەزان عومەر عنایەت ناوی پێش پەرلەمانی کوردستان هەروەها تۆفیق مستەفا پاڵێورا بۆ ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە سپاس بۆ بینەرانی مەڵە سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ